بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە فشاری حکومەت دەکەین بۆ وەرگرتنەوەی پێشینەکان لە هاوڵاتیان ئەو هاوڵاتیانێک کە پێشینیان وەرگرتووە دەبێت لە ماوەی 2 مانگدا قەرزە کڵاکە بۆکانیان بدەنەوە بە پێچاوانەوە موچەی کەفیلەکەیان دەبدرێت. ئەگە سەرەتا لە پێشینەکانەوە دەست پێ بکەین لەکەیەوە پێشینەکان دراون لە 2000 ساڵانی 2008 تاوکو سیوێکی 2013 پێشینەکان بە هاوڵاتیان دراون. ئەو پێشینانی کە دراون خانوبەرە نیشتەجێکردن هاوسەرگیری هەروە قەرزی بچووک و کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری بووە. بەڵ بینە سەر کۆی ئەو بڕەپارەی کە بە پێشینەکان دراوە ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی بانکە پسپۆریەکانە لە وەزارەتی دارایی 4 تریلیۆن و 171 ملیار دینار بۆ پێشینەکان خەرج کراوە لە 2008 تاوەکو کۆتایی 2013 بۆ خانوبەرە 3 تریلیۆن و 390 ملیار خەرج کراوە بۆ کشتتوکاڵ 193 ملیار و 818 میلیۆن دینار خەرج کراوە بۆ پیشەسازی 43 ملیار و 633 میلیۆن دینار خەرج کراوە بۆ نیشتەجێبوون 537 ملیار و 373 میلیۆن دینار خەرج کراوە. دیارە ئەو پێشینانن کە لە بانکە پسپۆریەکان دراون. ئەمە ئاماری پێشینەی هاوسەرگیریشی لەگەڵ نییە کە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دراوە قەرزی بچووکیش کە بڕەکەی نزیکەی 80 ملیار بووە باز لەوە دەکرێت ئێستا سەروی 50 ملیاریش قەرزی بچووک گەڕێنرابێتەوە بۆ حکومەت. کۆی گشتی ئەو پێشینەکان کۆی گشتی 4 تریلیۆن و 171 ملیار دینار بووە لەو ڕێژەیە 2 تریلیۆن و 170 ملیاری گەڕێنراوەتەوە واتە بەشی زیاتر لە 150 گەڕێنراوەتەوە 2 تریلیۆن و 54 ملیار دینار لای هاوڵاتیان ماوە. دیارە ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێ ئەو ئاماری دوی حوتە کە تاوکاتە 2 تریلیۆن و 54 ملیار لای هاوڵاتیان ماوە. 231474 هاوڵاتی لە پێشینەکان سودمەند بوون. بەڵێ بینە سەر پێشینەی خانوبەرە دیارە پێشینەی خانوبەرە ڕێژەی جیاواز بوو لە ساڵانی 2008 تاوەکو 2013 2008 و 2009 12 میلیۆن دینار بۆ پارێزگاکان و 9 میلیۆن دینار بۆ قەزاونەحیەکان 2010 15 میلیۆن دینار بووە بۆ قەزاونەحیەکان ئەو کاتە گوندەکان لی سودمەند نەبوونە 2011 20 میلیۆن دینار بۆ پارێزگاکان و قەزاونەحیەکان بووە 2012 20 میلیۆن دینار بۆ قەزاونەحیەکان بووە دواتر بۆ گوندەکانیشی گرتوتەوە 25 میلیۆن دینار بۆ پێشینەی خانوبەرە 2013 بە هەمان شێوەی 2012 بەردەوام بە 20 میلیۆن دینار بۆ پارێزگا و قەزاونەحیەکان هەروە 25 میلیۆن دیناریش بۆ گوندەکان. بەڵێ بینە سەر پێشینەی هاوسەرگیری دیارە لە 2010 یاسایەکی تایبەت لە پەرلەمانی کوردستان دەرچوو بە ناوی یاسای ژمارە 7 ساڵی 2010 یاسای پێشینەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان. بەپێی ئەم یاسایە ئەوانەی کە هاوسەرگیریان کردووە 5 میلیۆن دیاریان پێدراوە. دیارە کە سوکاری شەیدان ئەوانەی کە پلەیەکن بەخشراون لە پێشینەکان ئەو کاتێک کە 4 میلیۆن 5 میلیۆن دیاریان پێدراوە ئەوانەی هاوڵاتین دەبێت ساڵانە بیگەڕێنەوە. مادەی 5 یاسای پێشینەی هاوسەرگیری باز لەوە دەکات لە حاڵەتی مردنی داواکاری پێشینە بەر لە دانەوەی میراتگرەکانی لەبری پێشینە یان ئەوەی کە لەی ماوە دەبەخشرێت. واتە ئەگەر کەسێک پێشینەی هاوسەرگیری وەرگرتە بێت لێسەدا کۆچی دوایی کرد بێت بە پێی ئەم یاسایە بێت لە دانەوەی پارەکە دەبەخشرێت. هەرچەندە ئێستا بەرپرسانی حکومەت باز لەوەکەن دەبێت پارەکە بدرێتەوە. ئەمەش پێشێلکاری یاسای پێشینەی هاوسەرگیری کە لە ساڵی 2010 لە پەرلەمانی کوردستان دەرچووە. بەڵێ پێشینەکان لە یاسای بودجەی 2013 بینە سەر یاسای بودجەی 2013 مادەی 9 باسی ئەوەی کردووە قەرزی خانوبەرە کشتتوکاڵ پیشەسازی گەشت و گوزار پرۆژە بچووکان نیشتەجێکردن بەردەوام دەبێت و 600 ملیاری بۆ دانراوە. ئەمە جگەلەوەی کە لە مادەی دەی یاسای بودجەی 2013 باز لەوە دەکات بەردەوامبوونی پێشینەی هاوسەرگیری بەبڕی 5 میلیۆن دینار واتە تا 2013 بەرلەوەی کارێم نەوت بفرۆشێت پێشینەکان بەردەوامبوون لەو کاتەوە پێشینەکان ڕاگیراون هەرچەندە بڕی 2 تریلیۆن گەڕێنراوەتەوە بەڵام نازانرێ و پارەی کە گەڕێنراوەتەوە چی لێ هاتووە لە کاتێکە لە کوردستان سندوقێک نییە بۆ پێشینەکان. ئەگەر سندوقێک کە بێ دەتوانرێت ئەو پارانە کە گەڕێنرانەوە لەلایەن هاوڵاتیان دووبارە حکومەت دابەشی بکاتەوە بۆ هاوڵاتیانی کە مەرجەکان دەیانگرێتەوە. بەڵێ بینە سەر بەیاننامەی وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیەکی بڵاو کردێتەوە. دیارە ڕێنمایەک دەرچووە ڕێنمایی ژمارەی ساڵی 2023 کە هاوڵاتیان ناچار دەکات ئەوانەی کە هاوڵاتین پێشینیان وەرگرتووە بە تایبەتی پێشینەی خانوبەرە و نیشتەجێکردن و هاوسەرگیری کە دەبێت لە ماوەی 2 مانگدا پێشینەکانیان بگەڕێنەوە لە بەرواری 19 2023 تاوەکو 19 2023 قەرزە کەڵاکەبووەکانیان بگەڕێنەوە بە پێچەوانە موچەی کەفیلەکانیان دەبەردرێت کە ئەمەش
کێشەیەکی گەورە و بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست دەکات. بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک پێشینی هاوسەرگیری وەرگرت بێت لە 2014ەوە قەرزەکەی نەدابێتەوە 9 ساڵ لەسەر کەڵەکە بووە 9 ساڵ و نیو لەسەر کەڵەکە بووە ئەو کاتە دەبێت 3,420,000 بدات ئەگەر ئەمە نەکات لە کەفیلەکەی دەبڕدرێت. بەڵێ وەزارەتی دارایی باسیشی لەوە کردووە ئەگەر بێت و هاوڵاتی نتوانێت لەو ماوەیەدا پێشینەکان بگەڕێنێتەوە لە ماوەی 2 مانگدا ئەو کاتە پێنجێکی موچەی موچەخۆرەکە دەبڕدرێت. بۆ نمونە ئەگەر 500,000 بێت 100,000 مانگانی لێ دەبڕێت. ئەگەر ملیۆنێک بێت 200,000 موچەی کەفیلەکە دەبرێت تا ئەو کاتەی کە قەرزەکان تاوا دەبن. وەزارەتی دارایی باسیشی لەوە کردووە ئەگەر هاوڵاتیەکە توانای نەبوو قەرزەکان بەسەریەکەوە بدات دەکرێت مانگانە پارە بداتەوە کەفیلەکە کە لە موچەی کەفیلەکە دەبڕدرێت. یعنی لە ئێستادا حکوومەت فشارێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروست دەکات لە کاتێکە کۆیە و قەرزانەی کە لەسەر هاوڵاتیانە قەرزی حکوومەتە بە پێشینەکان بە ئاو بەکارەبە 3 تریلیۆنە. بەڵام حکوومەت زیاتر لە 20 تریلیۆنی موچەخۆران قەرزدارە بەڵام ئامادەنیە ئەوە بگەڕێنێتەوە و لە هەمان کاتیشدا حکوومەت فشار ناخاتە سەر کۆمپانیەکان کە ئەوانیش لە 2011 ژمارە کۆمپانیای حیزبی قەرزی ئاسانکاریان وەرگرتووە کە بڕەکەی زیاتر لە 1 تریلیۆنە تاکو ئێستا نزیکەی 6 ملیارێکیان گەڕاندۆتەوە بەڵام فشار ناخاتە سەر ئەوان. بەخوای گەورەتان سپێنی خواتان.